باسی کاریگەری گەرماکەین لەسرە و دار و درەختانەی کە ئێمە هەمانە هەمیشە وتومانە بۆ درەختەکانمان لە مۆرزەیە بەرە وشک بوونە ڕوە یاخو زۆر کاتوتومانە لە هۆکاری کەم ئاویە یاخوتومانە زۆر جار ئاوەکەشێ بەس درەختەکە هەروشکە بێ قەت پرسیارمان کردووە لە کەسێکی ئەندازیاری کوشت و کاڵ بزانین کاتی ئاودانکەیە و ئەو درەختانێک کە ئێمە هەمانە ئەوانەی ناوماڵ جیاوازە لەوانەیە کە لە کەشێکی کراوە هەیە ئەو سنۆبەرەی لە گۆیژێ هەیە جیاوازە لە درەختەکە تۆ لەوانەیە نمونونەکەی لە وڵاتێکی کۆ هێنرابێت تۆکەی لێرە ناشرابێت لەگەڵ ژینگەی ئێمە زۆر نەگوجێ بەدەبێت تۆ ژینگەی بۆ دروستکەیت کۆی ئەمانە و چەندین پرسیاری تر گفتوگۆکەین لەگەڵ میوانێکی عزیزمانەش کاکپشتی عەبدولعەزیزە و کۆندێزیاری کوشتتوکاڵ کە بەڕێزیان لە ستۆدیۆ میوانە کاکپشتیان زۆر بەخێر بێبیانی باش زۆر بەخێر بێت چەند لایەنێکم باس کردی تر بەشەکانی بەڵام با جارێک کۆی گشتی ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمایە بە کۆی گشتی لەسەر درەختەکانمان کاریگەری وە خراپ بەجێڵە کە ئێمە چاوەڕێوە بکەین کە درەختەکانمان بەرەو کەمبوونەوە بڕوات بەڵێ سپاس طبعا کاریگەری پلەی گەرمە هەم دابەزینی هەم بەرزبوونەی پلەی گەرمە زەرەر بە نەباتەکان نەگەێنێ طبعا زانگەیاندەکە لەکوێیە دامان بەرزبوونەوەی پلەی گەرمە کاریگەرەکانی ئەکاتە سەر مەسەن هەڵمژینی ئاو و یەکێک لەوانە بڵاوبوونەوەی و ڕۆشنە پێکاتنی دارەکە لە هەردوو بارەکە زەرێکی تەواوە لە دارەکە ئەگەر لە حەدی خۆی تێپەڕی بەڵام دارەکان چەند جۆرێکن ینی پەرزبوونە مەسەن کاتە 45 جوانە لەوانەیە هەمیان زەران پێ نەگات بۆ خۆی نەباتات بەس کرا بەسێ بەشەوانەیە ئەوانەی کە حەزیان لە ناوچەی ساردە تقریبا لە سفر هەتا 20 بلای کێشێکیانی ئەوانەی کە حەزیان لە شوێنی برودەی ساردە ئەوانەی کە معتەدلن تقریبا منطقەیە بە گرم و معتەدلیش بە ناوبانگە تقریبا ڕێنجەکەی لە بینی 18 پلەی سەدی بۆ 25 پلەی سەدیە کاترەوە ئۆپتیمەم تمپریچەرە یعنی ترەوە تەواو حەزی لەو پلە گەرمیەیە لە دەوری 18 بۆ 25 یان 20 بۆ 25 لەوە زیاتر زەرری پێگەێنی ینی زەرەکەت چۆنە لە وشکی ناکە لەوانەیە کیمیای حیەکانی کەم کاتەوانێ نەشاتی ڕاگرێ بەڵام ئەوانەی کە ئەو ڕۆکانی کە حەزیان لە پلەی گەرمی بەرزەیە تقریبا ئەوانە لە بینی 35 تا 45 هیچ کێشێکیان بۆ دروست ناکە ئەسەر ئەوە زێرەگەیەنێت زۆر باشە باسیەوەت کرد هەم گەرمە هەم سەرمای زۆر زیانەگەێنێت بەپێی ئەم جۆرە ڕۆکانی کە لە کوردستان زۆر گرنگیان پێ ئەدرێت ئایا ئەم پلەی گەرمانە بۆ ئێستا بۆیان گونجاوە یان بە گەرم و بە زۆر گەرمبان حسابەکرێت تقریبا باسی ساردەکەکەین پلەی سەردەکە تقریبا کۆمەڵی ڕۆکمان هەیە لە کوردستانە زۆر بەرگەی سەرمان ناگرنان تقریبا ئەو ڕۆکانی کەم سازێرێکی زۆریان پێگەی یەکەم یۆکالیپتۆس بوو زێرێکی زۆری پێگەیشت وەڵام تقریبا هەڵیاوەتەوانێ تەواو وشکی کردبوو بەڵام لە قیمەوە وشکی کردبوو لە بەشی خوارە وشکی نەکردبوو تقریبا هەڵیاوەتەوانێ ئەو گوڵە فڵچەمانەیە پێڵێن ئەوەش تقریبا بە تەواتی زۆربەی زۆری لە ناوچوو ئەمە کاریگەری بەڵی سەرماگە تقریبا گوڵی جەهانمی بەشێکی زۆری لە ناوچوو ئەو ماڵانی کە هەیەیان بوو هەنێکیان دایان پۆشتی لە داپۆشتێ لەو کاتانەکە سەرم بەڵێ تقریبا ئەو سێ جۆرە بە زۆری زەریان پێگەی لە سلێمانە و ژاڵەش بەشێکی زۆری ژاڵە تەقمانی یەکێک لەو ڕۆکانەی کە زۆر بەناوبانگە بە بەرگەگرتنی بۆ بێ ئاوی بۆ گەرمە بەڵام بە سەرما کاریگەریەکی زۆری بەرکەوت زەرێکی زۆری بەرکەوت لە ینی ئەوەی کە بەشێکی ئەو ژاڵانە ئەم ساڵ هاوین وشک بۆ هی سەرماگەی بردی ئەی گەرما چ کاریگەریە بەجێ هێڵە گەرماکە لە ڕۆکەکان حەزیان لە گەرمای ڕۆکە تقریبا سنۆبەریات بەعام حەزی لە پلەی گەرمی بەردا ئەو ڕۆکانی کە گەڵاکانیان پان نییە بڵێن تقریبا زیاتر حەزیان لەو ڕۆکانەیە کە بڵێن بەرگەگرتنیان بۆ گەرما باشترە بەڵام ئێستا ئەو ڕۆکانی مەسەن حسابی سنۆبەروی ناگرێت بڵێن خوددا خورماوانە کە گەڵاکانە گەورەیە ئەوانە بەرگەگرتنێکی ئەجگار زۆریان هەیە بۆ بەڵێ بۆ گەرما تەمەەن من پرتەقاڵ و ئەمانش کە لە جنوب لەژێ داخورماکانە ئاڕێنرێن ئەوانە بەرگەگرتنێکی باشیان هەیە بەڵام بۆ سەرما بەعکسەوە بەرگە ناگرن بۆ سەرما ئەوانی شەنێکیان زەریان پێگە و لە مۆرزە تقریبا لە مانگی یەکاکە بەفرەکە باری زەرێکی زۆریان بەرکەوت لە مزرەمەنەکان بەعام بە هەمووی زۆر باشە باب تۆزێک جیاوازی بکەین لە شێوازی درەختەکان و چۆنێتی مامەڵەکردن لەگەڵیانە با لەوانەی ماڵەوە دەست پێ بکەین هەندێ کەس لە حوشەکەی خۆیان باخچەیەکی دروست کردووە هەندێک لەو نەمامانەی کە کڕیوەتی لەوانەیە ئەم نەمامانە تۆکەی لە دەرەوەی وڵات هاتبێت پێویستی بە ژینگەیەکی گونجاو بێت بە زۆر کاتێمە لە ماڵەکانی خۆمانایترە بینی دایکمانە خوشکمانە هەر ئاوەکەی بەدەستەوەی خات سەر و نەماموازانە سوودی پێکێنێ کەواتێمە چۆن بتوانین ئەو نەمامی پێشەوەی لە ماڵەکەمانە بینێژین زانیاری لەسەر وەربگرین کە چۆن پێویستە ئاو بدرێت چ کاتێ ئاو بدرێەوە چی مادەی کیمیایی پێویستە بیدرێتێ و خاکەکەی ئەبێت چۆن بێت
ئەمانە تا چەند گرنگە هەبێت بووی کە بتوانانی تۆ درەختێکی جوانت هەبێت لە بەڵێ طبعا بە نسبەت ماڵەوە باخچێکی ماڵەوە حساب بکەیت یەکەم شت لە ڕواندنە پێویستی بە کاتە چ کاتێک تو ئەم نەمامە ئەنێژی ئێستا مانگی حەوتە بەڕاستی هەم زوڵم لە دارەگاگەی هەم زوڵم لە خۆت دەگەی بۆ خزمەت دەگەی ناتوانانی خزمەتێکی ئەبێ کاتی ڕواندن بزانی ئێمە لە کوردستان تقریبا 15 تا 15 تاگی چواری دەست دارزەرعەکەین تۆ ڕوێنین و گوڵە مۆسمیەکان و لە مۆسمی پاییزەش لە 15 دەست پێەکەی نەتاوەگو 15 جارە تایەکی 11 ڕوا ئەتر لە مۆسمیات بێ ڕایگیری هەم زیاتر بڕی بەرگی سەرماگە ناگری لەم سەریشۆ بەرگی گەرماگە ناگرێت چونکە بەرزبوونەوەی پلەی گەرمە هەر کەش و هەواکە نییە پلەی گەرمای خاکەکەش کە سۆیاڵ تۆمپریچەرەکە زیاگە ئەویش لەگەڵ ڕێگە ناگونجێ ئەو ڕێگە ودەودە ئەیە بڵاو بێتەوانێت ناگونجێ لەگەڵ پلەی گەرمی ئەو خاکەیە ئەو هەر یەکەم کێشە کە ئێمە کە نایزانی لە مانگی حوتاچی ئینجانەیە کڕێت لە حوشەکە یا چاڵێکی بۆ لەگەنەوە ئەی کاتە ناوی فریای ناگەێت چەند خزمەتی شەکە کاتێکە زانی بەرە وشکیوێ بات تەنان لەگەر شوێنەکە زۆر خۆریشی تێنەکە و هەر باش نییە ئێستا هەر زانستی نییە بە هیچ شێوێ زانستی نیە تۆ لە مانگی حوت هەشت نۆ سەرەتای نەکاتە 15 تۆ بچی شت بچێنیانێ خزی لەبەروی خزمەتێکی یەجگار زۆری ئەوێ لەوانێت تۆ لە ماڵ دوسێ ڕۆژ لە ماڵ نەبی های تەوانێت تەواو لە ناوچووە چونکە ئەو فریان نەکەوتووە ئەو ڕێگەی بڵاو کاتۆ بەناو گڵەکە بڕاتە عرزوانێ بڕاتە قوڵای عرزەوانێ اینجا ڕۆکەکان ئەو ڕۆکانەی کە تۆ من ئەیکڕی تەمەنەوە بەڕاستی کەس پێی ناوترێت لە مەشتەلەکان ئەگەر ئەم ڕۆگە ئەیکڕی ئەگە بڵین نەمامێک بێت دارێک بێت ئەگە بە قەڵم دروست کرابێت بەرگەی بێئاوی ینی زۆر بەرگە ناگرێت بۆ بێئاوی ئەگەر بە تۆ ڕۆێنرا بێ بەرگەی بێئاویەکەی زیاترەگرێت لەبەرەوەی کە تۆ بە تۆ ئەم نەمامە بە تۆ زیاگرێ احتیادی بڵین ڕیشاڵەکانی ڕێگەکانی ئەڕوا بۆ خوارەوانێ بەڵام بە قەڵم احتیادی سەطحی ئەڕوات یعنی ئەو ڕگانەی زۆر ناچێت عمقەوانە لەبەرەوە ئەو نەمامانەی کە بە تۆ زیاگرن بەرگەی بێئاوی زیاترەگرن و لەبەرەوە باشترە بەڵام لە مەشتەلەکانە پێی ناوترێ ئەمە بە قەڵم زیاد کراوە ئەمە بە تۆ زیاد کراوە ئەوە دوو سیفەتەکە زۆر باشە گەر اینجا بێ قوڵیەکەش بزانی یعنی تۆ ناگەت 10 سانتیم هەڵکەنی تو دارێکی تێ بکەی بڵێ وەڵام من دارم ڕوانەوە ئەبێ بەلانی کەمەوە تقریبا 40 سانتیمێکی بۆ هەڵکەنی تقریبا زانستەکەن 40 بە 40 ینی 40 ئاوەپانی و درێژ و بە قۆڵیش 40 سانتیمێک بکەیت و بیشی ڕوێنی ئەگە بتوانیت لە پاییزە باشترە ینی زەرعی ئەو دارانەی کە لە پاییزە ئاڕێنرێن نەجاحەتیان زیاترە لەوەی لە بەرەهارە چکە لە پاییزە تقریبا گەشتێک دووبارە دەست پێگاتەوانێ پاییز دقیقاً کەی بۆ کەی تقریبا لە 15 دەست پێگەین ئێمەتر ئەگاتە کاتە 21 لە 15 دەست پێگەین هەتاوە ورتر یەکی دۆ زۆر باشە بێ یەکی داترە ئەو کاتانە زەرعەکە ئەکرێت لەو کاتە دارەکە بە تەواوی ئەڕێنرێت مۆسمێکی گەشە دروستە بێتوانێت دارەکە ڕەگوشتی عینەکە ئەتر کە ئاگاتەوە مۆسمی بەهارە ئەو نە پێویستی بە خزمەت نابێت تاوا خۆی دارەکە خۆی گرتووە زۆر باشە باسی ئەوواکەین ئێمە زۆر جار پەلەمانە کە تۆ باسی تایبەتمەندیەوەکەی ئەگەر بە تۆ بچێنرێ لەوانەیە بەرگەی زیاتری بێئاوی بکرێت ئێستا بینی لە نەمامگەکانە هەر درەختێکی کامل هەیە لەناو سەڵێکاڵە بیبەرە و ڕاستەخۆ سەڵەکەی لێکەرەوە بیکەرە ناو چاڵاکەوە یەکسەر تویەکی کاملە ئایا ئەمانە باش گەشاکەن یاخود تۆ بتوانین لە سەرەتاوە لەگەڵ یا بەردەوام بی بۆی کە سەرەتاوی خۆت بێ لە هی خۆت بێ لە سەرەتاوە باشترە بەڵام ئەوانەش کێشەی نابێ بەڵام بە شێوەیەکی زانستی بڕێنرێن هیچ کێشەیە دروست ناکە بۆ تۆ یعنی بە شێوەیەکی زانستی بڕێنرێن و قوڵیەکەی بە تەواوەتی وا لێ بکەی کە ئەو ئەودانێکی ناڵێم مەترێبی خێدا عەرزەوانێ هەرەونە تقریبا لە 40 سانتیمێکە بۆی هەڵکەنی بە جوانی بۆی شیکەیتەوانیانێ هین هەیە پێڵم پیتمۆس ئەوانە پیتمۆز و گڵی تێکەڵی بۆ تێکەڵکەیت ئەو کاتە ئەودانێک بکرێ بەڵام لە کاتی خۆیان بڕێنرێ بەڕاستێتر لەم کاتانە ڕابگیرێ لەبەر هەم خزمەتەکەی سیاقاتە باش جا ئەو چل بە چلە تۆزێکیش ئاگیان لە مەودای بینی دارەکان بە هەنە جار ئەوە نە ئەم دارانە نزیکدا ئەنێن ئەگە بە تایبەت پەرژین بێ کە تۆ جێگەی ڕۆشتن نییە جا ئێستا بابێن لەسەر ئەوەی کە باسی کاریگەری گەرماکەین لەسەر دار و درەخت و لەسەر سەوزایی لە کێکە لە مۆرزایە ئاویان پێ بدرێ باشترە طبعا ئاودان لە مۆسمی گەرماکە ئاگات بڵێ مانگی شەش ئێمە تقریبا ئەم وڵاتە گەرمە هەتا نۆش تاکاتە 15 شوان فێنکە بێتوانە یعنی بڵێ مۆسمی هاوینەمان زۆر گەرمە لە مۆسمی هاوینەیە بە هیچ شێوێ زانستی نییە لە نیوەڕوانە لە عەسرانیشە و لە بەیانیانی دەری سەعات 10 و 11 بە هیچ شێوێ نابێ ئاودان بکرێت لەبەرەوەی دووسێ زەرە لە دارەکە یەکەم ئەگەر ئاو بێت تەمان زۆر بەشێکی زۆری ئەو ئاو بە فیڕۆچێ لەبەرەوەی ئەبێ بە هەڵم و ئەڕات ئەم بە هەڵمبوونەش بۆ خۆی زەرە لە دارەکایە لە ژێرەوانێ بەشی فطریات و هەنێک کەڕۆکان دروستە بن
بە هیچ شێوێ دووەم نابێ ئاو بکرێ بە دارەکانە ینی ئاو پژێنی بکەی لە کاتی گەرمانی خۆر بە دەرەوە بێ ناتوانانی بە سۆندەیەکەوانێ دارەکان بڵێ ئەیشۆم بڵێ فێنیکانەکەمەوانێ ئەبێ بیخێتە تقریبا لە مەغریبات لە ئێوارە بۆ شەو لە شەوە بەڵێ سا 8 و 9 بەڵێ کە خۆر ئاوا بوو بەڵێ ئەتوانی دەستکەی ئاودان ئەو دانەکەش ئەتوانی کەم ئای بێت و زوو ئای بێ باشترەوە لەوەی پڕپڕیگەی حوزێکی بۆ پڕپڕکەیت هەوڵ بۆی ئاوەکەش بەر زۆر بەرقەدی دارەکە نەکەم سیستەمی قەتارەیە باشە کە دانرێ بۆ درەختەکە زۆر باشە زۆر باشە با باسێکی ئەو بکەین هەندێک جار درەختەکانمان تووشی نەخۆشیە بن لقەکانیان گەڵاکانیان ئێستا لە نەمامگەکان هەندێک دەرمانی چیمیاویە درێ بەم درەختانە ئایا ئەم دەرمانانە تا چەند پێویستە بێ پێی زانیاری پێی بدرێ نەوەک وەرکەسێک ئەستا بڵێ من دەرمانە خەمە ناو گڵەکەیەوە یاخو پێینی زۆرتری بێنم یاخو کۆمەڵە گڵی جیاوازی لیتەی بۆ هێنم ئەمانە تا چەند گرنگە زانیاری هەبێ لەسەر تاوان ئەوانەی موادەکیمیانەی کە بۆ گەشەی بەکاریە هەنێک بۆ نەخۆشیش فەرقی هەیە ئەوەی نەخۆشی تاوان ئەگەر نەخۆشەکە لە گەڵاکانە بێ ڕەشەکرێ و ئەکرێ بە گەڵاکانە بەڵام ئەوەی بۆ قوت بەکگە باسی ئەوکەین هەنێ هینمانێ مە NPKمانێ مەڵی نایترۆجینمانێ فۆسفات و پۆتاسیۆم ئەمانەمانەیە کە ئیزافاکرێ بۆ گوڵەکان و بۆ دارەکان بۆەوەی گەشەیەکیان بیتێ بەڵام لەم موسمە تقریبان گەرمایە ناڵم هەرمەی کەمەیەکە بەڵام ئەبێ کەمیکەیتەوە چونکە بۆ خۆی ئیزافەکردنی ئەو موادە کیمیاویە بڕێک لە پلەی گەرمی خاکەکە زیاگە چونکە گەرمی ئەیادەوانێ ئەبێ بە حەدەی کەمتر بێتێ چونکە زۆری بێتێ ڕێگ و ڕێگە هەمیە سوودێنێ شتێکم بینیوە تازەی ئەمە لە هەنێک لە شوێنەکان بینیومە ئەڵەی وەک قوماشێک کە دێن ڕایەخەن بەسەر ئەو بەشانەی کە خۆڵەکەیە بەدەر لە دەوری ناوقەی دارەکە بۆ ئەوەی کە ئەوەنە خاکەکە پێم وا بێ ئاو لە دەست نەیە وایە بەڵێ 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 ئەتوانی هە بە دوو شێوە ئەتوانی ئەگەر دارەکە زۆر بەرز نەبێ هینەکە پێڵەن تەزلی ینی نیمچە سێبەرێکی بۆگەی ئەگەر قماشێکی سەوسێ بەیان بینی بەتان مشەبەکە نیمچە سێبەرێکی بۆکەی بۆی پلی هەم پلی گەرمی شوێنەکە داگریت دوو ئەگرێت بۆ خاکەش بە هەنێک مواد هەیە تەغلیفیکەی ئەوی ڕتوبە زۆر لە دەستدایە ئەو مواد هەنێک بەردی وردوردانێن بەردەکە باش بەردەکە تەنها بۆ جوانکاریە بەردە ئەو بەردی سپی و ئەلوان شتەکان بۆ جوانکاریە بەڵام هەنێک قماش وەکو هین بەکار ها زیاتر ئەو جوێنی شەکرەکان هەبوو ئینەکان بەکارانێنا بۆی ڕتوبەی عەرزەکە بیاڵەوانە یعنی مستەمرە ڕتوبەکەی بیاڵەوانێ و ئەو ڕادەشەی تا بیاڵەوانێ بۆی کەمترین ئاوی بێت ماوێکی زۆری زیاتر بۆ کە چیمەن زەرع بکرێ ئەگە ببینی یەکجار تەقلیدینەکەن هەم بۆ تەیروتیر بۆی ئەو توارە نەخوات هەم بۆی تیاشا بیاڵەوانێ ئەو هینەی تا بیاڵەوە ئەو ڕادەشەی تا بیاڵەوانێ کەمترین ئاوی بێت باشە جا خۆی کاتە باسی کەم ئاوی و ئەم کێشەی گەرمبووناکەن زۆر گرنگە ڕۆوەکەکان بە قسەکەی جەنابەت کۆمەڵێک ڕۆوەک بێ کە سازگار بێت لەگەڵ ئەو بارودۆخەیە چی باشە بۆ ئەم کێشەی کەم ئاوی بۆ ئەم گەرمایە بۆ نمونە من بستومەڵێن چیمەن باش نییە بۆ کەشیوە وایە بۆ چون ئاوی زۆرەوێ خزمەتی زۆرەنجا ناسکیشە چیمەنەکان وڵای ئێستا زۆربەی ماڵەکان بڵێنەوەی کە حەوشەی هەبێت و باقی هەبێت چیمەنەکەی لە ئاستی شارە باباسیکەن لە شوێنە گشتیەکان لە پارکەکان لە پارکەکان ناڕاستەکەی تو ئەبێت چیمەنت هەبێ یعنی تو پارکەکەت هەیە یەکێکی دانیشێ تو ئەبێ بەشێکی سەوزایەتر هەبێت یعنی لە باغەکە دیزانی باغ بکرێکی هەر دیزاین باغەکەگەی ئەبێ بەشێک دانی بۆ چیمەن بۆ دانیشتنی استراحەت بەشێکی دانی بۆ یاری مناڵان بەشێکی دانی وەکو دارستان و فێنکی باخەکە و یعنی ناکرێت چیمەنەکان هەمی تەرەکەین ئێمە ڕاستە خزمەتێکی زیاتری ئەوێ بەڵام ئیجباری خزمەتاوی کەمتر بێت یاخود بۆ نمونە بۆ کەشی ئێمە گونجاو چیمەن تاکید ئاوی زیاترەوێ خزمەتی زیاترەوێ بەڵام بۆ ئەم کەش و بار و هەوا بۆ ئەم بارودۆخە هەمانەکە تۆکەی وا بێ ئاوێکی کەمتری چیمەنەکان تقریبا ئەو چیمەنە ڕایزۆمیەکەی پێڵێن کە بڵێن لە دەمە و زستانە خۆی ڕەنگی زەر دەبێت ڕەنگی ئەگۆڕێت ئەوان بەرگەگرتنی بۆ بیاوی زیاتر ئەگە وشکیشکە هەر هەڵەیاتەوانیانی هەفتەیەک دوو هەفتە قسمەتی گەرە هەڵەیاتەوە بەڵام کۆمەڵە چیمەنی تر هاتوون بە تۆ زیاکرێن چیمەنی ئەمریکیمانی و ئیسپان و عمۆدینەیە شەریکات هێناوێتی کە بە تۆ زیاکرێن ئەوانە ڕازی ئیدامەیەکی زیاتریان نەوێت ئاودانی زیاتریان نەوێت خزمەتی زیاتریانە زۆر باشە بینەوە سەر درەختەکانمان هەندێک لەو درەختانەمانەیە متورباکرێ لەگەڵ درەختێکی کەیە ئەمانە چۆن توانی مامەڵیان لەگەڵکەین هەم لە شێوازی ئاوانە هەم لە شێوازی ئەوەی کە شوێنێک بێ هەتاوی کەم بێ یاخۆ هەتاوی نەبێت ئەمانە چۆن توانین طبعا متوربەکردن پەیوەندی متوربەکردن طبعا کاتی خۆی هەیە متوربە ناتوانێت ئێستا لەم کاتە دەستکەی بە متوربەی هەر دارەکە بینی متوربەیەکی ئێستا ناڵێ بۆ کاتی ئەوەی کە کاریگەری گەرما لەسەر ئەو درەختانە طبعا متوربە ئەو شوێنی متوربە طبعا ناسکترە لە دارێکە لقەکەی خۆی بێ
تۆ ئەگە متوربەکەت بە حرف تەمان ئەنواع جۆری مۆدیلی بڵێن هەیە کە حرفتیمان هەیە کە ئێمە بڵێن متوربەی پێگەین و ئەنواع و شکل و شێوەی هەیە ئەبێ مڕعاتی ئەوە بکەیت یەکەم هەم کاریگەریشە بەڕەشە بە لەوانە شوێنی متوربەکە بە ئاسانی بڵێ تاو بشکێتەوانێ بەڵام ئەو ڕۆکانی کە زیاتر ئێستا بڵێن ڕۆکی گۆیژمان هەیە تەمەن گۆیژێکێکە لەو ڕۆکانی کە زۆر بەقوتە بۆ بێ ئاوی و بۆ خۆشەکانی کە بڵێن نیمە تۆداوانەمان هەیە و کاریگەریشە بڵێن بۆ پلەیگەرمای بەرز کێشەی نییە ئاهاتن ئەوانە تقریبان متوربا کرد لەسەر بەهەیەیان لەسەرە کرد تقریبا بەهەیەکێکە لەوانەی کە تۆزە بۆ نەخۆشی لاواز بوو و بەرگەگرتنەیەکی کەمتری هەبوو بۆ بێ ئاوی ئەوانە ئەمە باشە بۆ ئەو هەنێ متوربە بەڵام هەر دارێک تەن متوربێکی لەسەرکەی تاکید کۆمەڵێکیان ڕێن بڵێن ناگونجیان لەگەڵ کەشوهای ئێمە لەوانەشە دارەکە بەرە وشک بوون بەرێت کاکشتیان باسێکیەوە بکەین ئێمە لە ژینگەکەی خۆمانە زۆر جارێساش لە پشتمانە و لە شاخی گۆژە سنەوبەر زۆر هەیە سنەوبەریش لەوانەیە تۆزێ خزمەتی کەمترەوێت ئیتر خۆی دارێکی سروشتیە ئەم سنەوبەرانە ئەگەر گرنگیان پێبین زیاتیان بکەین کاتی هەیە ئەویش وەکوی نەمامەکانی ئاماژە و پیان لە 15 بۆ 15 یاخود هەموو کاتێتوانیت سنەوبەر بنێژیت وڵی خۆی کاتەکە چۆنەکە بڵێن زانستیان کە ئەڵێ ئەمە باشترین کاتە لەبەرەوەی کاڵێ باشترین کاتە یەکەم بۆ دارەکە دووەم بۆ تۆش بۆی کەمتری خزمەتیگەی لەوانەشە لە مانگی شەش لێی بیت بەڵام خزمەتەکەی ئەوێ بە دوو قات بە سێ قات ئەوێ خزمەتیگەی بۆی وشک نەکە هەرچەند لەوانە هەر بەشێکشان هەر پێی تێپەڕی چەند بەش هەر لێشی وشکەی بێت ئەمە نشتی بڵێن کشتتوکڵیا هیچ شتێک لە سی شتێک لە سایاسەنی ینی تۆ سەد نەمان بنێژی ئەگەر 85 بڕوێت کێشەی نەبێت لە 15 دانێ وشک بێ ئەو شتێکی زۆر باشت کردووە ینی ستاندەردە لە 85 ئیشەکەت سەری گرتە بێت احتیاج دێ ینی بەڕی زەگاڕۆی 200 دانە 300 دانە ڕوێنراوە چەند دانێکی وشک بوو ئاساییە زۆر جار لە مەشتەلەکەەوە بەغەڵەت هین هاتووە جاری وایە لە مەشتەلەکە هێنن عزیێتیان ناوە لە ساراکە هاتووە ئەم سنوبەرێکێکە لەوانەی کە لە سەڵەکە دەرەکەت ئەبێ یەکسەر بیڕێنی نابێت لە دەدەقە سەڵەکە دەرەکەت بێت داو نابێت اینجا دانیشتێک کرێکارەکە چاڵی بۆ هەڵکەنی و چاوەڕێکی نابێت چی بە هیچ شێوە چاوەڕێکی یان لە باخێک تا سنوبەرێکت ئەتێ دەریکەیت سنوبەرێکی زۆر گەورە نیە تێ دەریکەیت بیبێت لە شوێن تر چاڵەکەی بۆ بڵێن بیڕێن یان لێرە ئەیگوازێتەوە بە سارە بە شوێنێکی تر ئەمە زۆر هەڵێ بە تاوتی لە مۆسمە گەورەکانە ئەڵێ کە دەرەکی زانستیان کە ئەو سنوبەرە دەرەگەیت ئەبێ لیتاوێکە بۆ گرت بێتەوە قڕ لیتاوێکە بۆ گرتەوە یەکسەکە دەرەکەی بیخەتە ناو قڕ لیتاوە اینجا جوان جوان ئەی پێچی بە سارەی گوازیتەوە اینجا یەکسەر لێش چاڵ و هەموو شتێکی بۆ حاضر کرابێ ئەیکەیتە ناوی ئەمە لەبەرە کە ڕاگەکەی وشک نەبێتەوە ئەو ڕۆکانی کە هەمیشە سەوزن بە تابەتی سنۆبەریان لە مۆسمی خۆشیان بێ ینی کە دەرەکرد دەبێت دەرکردن و زەرعکردنەکەی بەیەکەوە بێ ئەو ینی چاڵە حاضر بۆ کرد بێ ناتوانانی لە چارێکە 20 دقیقەدانێ یەکسەر هەتا لەن هەفتێ دوو هەفتەش خۆی بگری یەکسەر وشکی بوونەڕۆ ئێستا باسی سنەوبەرت کرد لە لای خۆمان سنەوبەر زۆر گرنگی پێدرێت زۆر ئەڕوێنرێت بە پێشنگی خۆشمان باشە جوابێکی باشی لێ وەرگیراوە بەڵام لەگەڵ سنەوبەرە جا هەر بەر لە بەرنامەکەش گفتگویەکمان کەوتمان خۆی ژینگە و سەوزایی بۆ جوانە تۆ هەموو جۆرە ڕۆکێکە تیاابێ بەڵام بەمەرجۆی کە سازگار بێ لەگەڵ ژینگەکەتە چ ڕۆکێکی تر چ دار و درەختێکی تر هەیە بۆ کوردستان بۆ ئەم کەش و هەوایە گونجاو بێت بەڵام نەبین ڕابێت لە ئێستا بەداخەوە بۆ ئەوەی کە لەمە بە دوای شەڵا گرنگی بەوانش بدرێت تەمان وڵا بەس نۆبەری داوانی کە بەرگگرتنیان بۆ سەرما و بۆ گەرما هەیە تەمان بەس نۆبەرمان نییە لە کوردستانە زۆرمان هەیە بە ڕوشمان هەیە و ئەرخەوانیشمان هەیە بەڵام ئەرخەوانەکان لە شوێنی قەبرستانەکان زیاتر ببیندرێن ئەگە ببینی کە لە مۆسمی خۆیان گوڵەکات بەڕوو زۆر ئینەکانمان کوردستان بەڕۆیەکی هێزگار زۆری لێ و ئەم لیگیسترۆمان هەیە فیتۆنیامان هەیە کە ئەمانە هاتوون چەند ساڵەکە بەرگەکردنێکی باشیان هەیە بۆ جەوی کوردستانی خۆمان زۆر باشە زۆر کەسمان هەیە لەگەڵەوە شاوکە ئاوکارم سەحر ئاماژەی پێ حەزەکەین بەردەوام ڕەنگەکان هەبێ لە ناو درەختەکانمانە بەڵام ئێستا خەڵکیش زۆر خویەوەتەوەی لە دەرەوەی شارەکان بۆ خۆی باخێکی دروست کردووە بەس زۆر جار هەوڵەیە کۆمەڵێک لە درەختەکان جیاوازتر ڕەنگەکانی ئەیچێنێت درەختەکانیژێ بەڵام لەگەڵ خاکەکە ناگونجێت درەختەکە وشکەکە ئێستا ئەمریکا ئێستا ژێبینی لەوێنەکانم باخچەی کورسات ئەمەی پشتڵمانە ینی سپاس بۆ هاوکارەکانمان کە ڕۆژانە خزمەتێکی یەکجار بەرچاویەکەن بۆی لە ڕێگەی ئاوان و لە ڕێگەیەوەی کە درەختەکان بە شێوەیەکی بار خزمەتەکەن چەند گرنگە هەوڵ بین ئەو باخچەی کە هەمانە ئەوەی کە ئەگونجێ تیای بنێژین نەک ئێمە هەوڵ بین ئەوەی کە بە دڵمانە تیای بنێژین بەڵام لەگە خاکەکەیان ناگونجێ بەتاکی دو ئێمە خۆمان چەند جار چوومە سەری مەزرعاگەین ئەڵەیت ئەمە گونجێ ئەڵێ من حەزم لەوەیە یەکێک لە ئیشی باخیش
ئەبێت تۆ بە حەزی ئەو بکەیت هەرچەنە تۆ بۆی ڕوونەکەیتەوە کە ئەمە ناگونجێ یان زۆر جار ئەم شوێنە ئەو بەردەڵانە ینی خاکێکی بڵێن وەکو تەقریبا شارە زۆر و گڵێکی جوانی تیانە شوێنەکەی شوێنێکی شاخاویە ناتوانانی تۆ هەموو دارێکی تێ بکەیرانی ناگونجێ لەگەڵیا چونکە تۆ لە کاتی ئاودانیشە ئەو منتیقی هەمی شاخە ئاوەکە درەنگتر ئەڕاتە خوارەوانە بە عینەکە هەنێ ڕۆکێ بەرگی ئەوە ناگرێ ئاو زۆر لە دەوری ڕاکەی کۆ بێتەوە یەکسەر تعافو نەکات و دارەکە بەرە وشکی ڕا بەڵام شتێکی تر کە دارەکە ئەکردرێ بەڕاستی لە مشتەلەکانە پێویستە چەند شتێکی پێ بودری ئەم دارە حەزی لە پلەی گەرمی چەندێکە خۆی هەموو دارێک لێبڵێکی لەگەڵا بەڵام لێرە لێبڵەکەی یان لێکەنەوەکەیت لابن بەڵێ یان خۆی ناوی زانستەکەی لەسەر ئەگەر سێرچێکی بۆکە پێڵێ حەزی لە چ پلەی گەرمیەکە حەزی لە جۆرە خاکێکە هەموو شتەکانی لەسەر بۆی بتوانێت بە کەمترین خزمەت توانچکەم باخەکانمان زۆر بێ خزمەتن ئەوانەی بدەرەوەوانی هەفتەی جارێکە چێ یان هەیە کردی بە سیستەم باشترە لە ڕێی ئێستا پێشکەوتووە یەکسەر جەڕەسێکی بۆگا خۆی سیستەمەکە داگرسێ و ئاودانەکە دەست پێەکە زۆر زۆر سپاس دەکەن کاکشتیوان مەمنون بە ئامادەبوونی بەڕێزت سپاس بۆ زانیاریەکە دەستەکانە خۆش بێ زۆر زۆر سپاس بۆ ئامادەبوون